the probability interpretation of the wave function. يعني ليك دانوي أجري بو نقشة شابول همو بارتيكل نقشة شابولي كي هي الكوانتم ميكانيكا يسا بزاني أو نقشة شابول معناه شيء شو معناه كدا بيما الفيزياء معناه شيء دا نقشة شابول شتيكي بالتواوي ماتماتيكية بالتواوي بيركاريانية يسا بزاني فيزيائيا يعني شيء بو أمدين لا فوتون ودس بيكين فوتون ويف فانكشن فوتون بريتي الالكتريك فيلد ومagnetic فيلد الكتريك فيلد كي ورغرين انتنسيتي فوت يعني انتنسيتي يعني بلين الانتنسيتي قريدنا شي بدو جاي الكتريك فيلد يعني بدو جاي magnetic فيلد باشا معناه شي الالكترومagnetica بو يك فوتون معناه بريتي لا probability of finding a photon in R at T يعني لكاتي T على شويني R probability دوزينوي فوتونيكا چونك ما زانين الكترومagnetic شابور الكترومagnetic يعني لشامل الفوتون كان تو يك فوتون تابع intensity كي كبريتي لا electric field كي بتواني دو معناه احتمال دوزينوي فوتونك يا لشويني ار لكاتي تيا اي بزانيكين بو او بو فوتون بو اي بزانيكين بو بارتيكلاني كريست ماسيان هيا فوتون لك الاوان تريك جوازي جرينجي هيا فوتون ريست ماسي مية يعني فوتون بيوستيني تنمية فوتون تنها كاتي هيا كأجولي بوش بخيرير وناكي وخيري كهيتي بلان بزانيكين بو بارتيكلاني كريست ماس يعني وكالكترون وبروتون وكمان إما شي من هي إما ويف فانكشن من هي كبساي ارو تا تي وتما بشانيتين دو جاك خوي هيج معناه شنو كومبلكس فانكشنك خوي هيج معناه شنو الفيزياء بلام دو جاكي معناه probability of finding an electron in R at time t يعني جي احتمالي دوزينوي بارتيكلك لشويني ار لبوزيشني ار لكاتي تي دو جاكي بس معناه ما بيرن بورن interpretation for wave function اما يكم جار بورن ام لدانوي كبورن مريتي ولا مع مستاكي هايزنبرغ نعم مستاكي هايزنبرغ نكو عفو السبين شان شبوبي بس لكل كذا شيء كان يكتشف والله كمان بهاو برهام أو مهمية برهام بيرمبون انتربريشن بورن استا بي اكس تي دي اكس استا كان اما استا له فانكشن تاع ناس يعني بي اكس تي دي اكس اكسانا ببساي اكس تي دي توجا يعني تي انا واني بي اكس probability كم فانكشن مشي وازا لحد ولا دي اكس دابني اما ما نتشيا اما probability of finding an electron دوز احتمال دوزينوي الكتروني بوف نقشة شابولي ساي اكسو تي لكوا للرجينيكا لكوا يعني اكس ويبو اكس زائد دي اكس يعني لو موجة دي اكس باشا استبابين بو دوبارا young experiment يعني ملين تاقيك النوي دوكا لبريكا دو تلزكا توليرا شابوليكا هيا الكترونيكا شابوليكي بساي اكسوتي بارحال هرجوري هيا كديب شابولايا ليرا بساي يكي اكسوتي بساي دوي اكسوتي باشا بساي اكسوتي بارحال يكسانا بنغورك كراتي بساي يكي اكسوتي بلاس بساي دوي اكسوتي ام بساي اكسوتي كاكويلا سر ام روبرا باشا ما كبيرة لرا دي سرم روبرا برحال لم دو كلبرا وام سايكو بسايدو دي كون لم كلبر يا سيكن اما دو جاي معنا كاتشي يعني بريس كان دو دان نقشه شابولن كوتليرا ليرا بسايكو بسايدو بيكو كو من وليرا كو يعني
أو يعني لسر همو أما بسايك وإكسوتي هي لسر همو أمش بسايدو إكسوتي هي بيك وكوبنوا بيك وكوبنوا دو جاكو كان معناه هي بويما بسايك إكسوتي بلاس بسايك إكسوتي تي دو جا بلام أبسولوت فاليو هكذا ما أبسولوت فاليو دو جا أما معناه شيء معناه ماشي بسايك إكسوتي محاضرة بيشة باسم كده بسايك إكسوتي بلاس بسايدو إكسوتي كاراتي بسايك استاري إكسو تي زائد بسايدو استاري إكسو تي أم ستارة لرا كومبلكس كونجوجيتا كومبلكس كونجوجيتي أما كيترا يعني شي يعني ما هرشي آي تي أبو ناقصي لبشتي داني أبو هرشي ناقصي لبشتي يعني أم دو جاي يعني أما كذا كراتي أنا كي أما كراتي أما كراتي أما كراتي أما كراتي أما وأما كبشتيلم شيواز كراتي كي أوكي تمشاكا أكاتا أما دوجا كبسايك كراتي بسايك ستار أما كاتا بسايدوجا واني بسايدو كراتي بسايدو ستار وبسايك إكس تي بسايدو أو دوا وحلا دامنا ودوا خلي تركوي بسايك إكسو تي كراتي بسايدو ستاري إكسو تي بسايدو إكسو تي كراتي بسايك ستاري إكسو تي أمان ستاري مية باشا يعني بسايك كراتي كومبلكس كونجوجيتي بسايدو كراتي كومبلكس كونجوجيتي بسايك جاب ذلك نرى فاسكا اما تواني همون جماري كي كومبلكس كونجوجيت مش هذا بينوسين A بلس A همون جماري كي كومبلكس عفوا ثاني مش هذا بينوسين A بلس A B بسايدو شو مبي C بلس A بسايك ستار كاتا شي كاتا A ماينس A B بساي اس ستار كاتا شي بسايدو كاتا C ماينس A D يعني بس ناقص البشتوا ده يستورا أما اللي رداني علم على دوتا إيرا باشا كرت يانك ككرت يمكن أم تيرمان بيك وارون ولا كوتيتو شيء منيتو أي سي برزايد بيدي دودانا لما منيتو أي سي كو أي سي بيدي كو بيدي كات دودانا لما باشا مت مشاكا أي تيانا ما بتوابو من ريال بارتا بدويكي هيا كوابو أتواني نمشي وازبين مسين أكاتا دودان الريال بارتي بسايق إكسو دي كاراتي بساي دوي ستاري إكسو باشا يعني أما دوجا كردي أم ترم دوجا زايد أما دودان الريال بارتي أما كاراتي أوكي بس بانو أم فورمولا شوانا كاتي أما لكتبك الشباس كيلو بس بروفي نكتو أم ترميان انترفرنس ترما أم ترمي لقلانا بي تولست لو إكسبيرمنتال لما نخاري تاريخ رون نابيني خالك الرون نابيني يا خالك تاريخ بيني تاريخ الرون نابيني شوية الرون بين شوية تاريخ بقوله يانغ اكسبيرمنت احتمالاً يولي تحقيق اوبتيكا يانغ اكسبيرمنت بينين بو فوتون اوكي اسا اگر اما يك الكترون به لهاتوا ماشا بسايك وبسايدو يك الكترون بساي اكسو تي بدو كرتو بسايك ليرو بسايدو ليرو أم دوانا جوازي فيزيانا يا جوازي الروغيانا يا بلان جوازي الروغا كان ناغوري بو يك إلكترون ناغوري يك سرچاوه يا كوهرنس نحكي بيانو لنا بيانو كوهرنس هاو بار أما ناغورن يعني جوازي يعني هر جوازي كان بك آخر جوازي أمينيتو جوازي الروغا يا جوازي فيز ديفرنس مشي ويهرمكي ناغوري بلام اگر فیز دیفرنس که بگوره باشه وازی چی پیش بینی نکراوم زورشتن یعنی دو الکترون جواز بید دو الکترون جواز بید یعنی دو سرچاوی جواز و هاتون اوقات ام این رو نادا ام ترما بی بالصفر و پی اکسو تی حرکات پسا یک اکسو تی پسا دو اکسو تی یعنی او ترمی انترفرنسا نامینه اگر چی تو incoherent الكترون هبه اگر تو دانه incoherent الكترون هبه يعني مثلا تو سير كمثلا اشتري لي بشان تمام دو دانه الكترون اما الكترون كان اما ماشي هنا كيتي وش هنا كيتي او اي فايا او فانكشن او الى قرايه اما جوازي روغا كيا ماشي جوازي
ڕاوگەکەیە بۆ تو incoherent electron یعنی ئەلکترۆنان لە دوو سەرچاوی جیاوازەوە هاتوون ئەلکترۆن نییە یا دوو ئەلکترۆن نییە لە یەک سەرچاوە هاتوێت دوو ئەلکترۆنان لە دوو سەرچاوی جیاوازەوە هاتوون ئەو کات پسای ئەکسوتی کەکەوێتە سەر ئەم پەردە ئەکاتە چی ئەکاتە EI فای پسای یەک ئەکسوتی پلاس پسای دووی ئەکسوتی ئێستا وەرە دووجاکەی حەسێ بکە هەر بەو شێوازە کۆمپلکس کۆنجوگەیتی خۆی کەڕەتی کۆمپلکس کۆنجوگەیتەکەی هەها لێرە ماینەس ئای فای لەمە پسای ئێستا ئاوەت ئێستا کەڕەتیان بکە ئەوە کەڕەتی ئەوە کەڕەتی ئەوە لە کۆتێتەوە ئەوەی دۆزیتەوە ئەمەیە چونکە ئی ئای فای کەڕەتی ئی ماینەس ئای فای کاتە یەک وانە ئەوە من نیەتی پسای دوش خۆی هەر ئای فای لەگەڵا نییە بۆ خۆی باتەوە بەڵام ئەمە کەڕەتی ئەمە و ئەمە کەڕەتی ئەمە ئای فایەکانیان لەگەڵا یەکیان بە سایدی یەکیان بە ناقسی ئێستا لە جیاتی ئی توانی ئای فای نووسم کۆساینی فای زاید ئای ساینی فای هەمووتانی زانن باشە لە جیاتی ئەمی تریان تەنها فەرقەکەوێ ناقسی دێتە پشتیەوە ناقشە پشتێتە پشتی ساینەکە کاتە ماینەس ئای ساینی فی ئێستا ئەمە بیکەمەوە کۆی کەمەوە کاتە کوساینی فای ئەمە زاید ئای ساینی فای ئەمە ئایا کەوابوو ئەم تێرمە ئەم تێرمە هەر لەگەڵ پارتەکەیە کە پێشتر بینی بوومان سای یەک پسای سار دوو پسای دوو پڵە پسای هەرەوە ئامەی کە لێرا بینی بوومان کاتە دوو دەدە ڕیاڵ پارتەکەی بەڵام ئەمەی تریان ئیمێجینەری پارتەکەیە دوو دانە ساینی فای ئیمێجینەری پارتەکەی پسای یەک پسای دوو ئستار ئەمەیان ڕیاڵ پارتەکەیە ئەمەیان ئیمێجینەری پارتەکە ئایا دێتە ئێرە ئەتوانی خۆت بیبینی هەر بەو شێوازەی کە باسم کرد پێشتر لەسەرەوە ئەتوانی و پرۆفکەی کاتەوە بەڵام ئەگەر گۆشەی فای بە شێوەی ڕاندۆم کە وتمان کۆهرەنس نەبن دوودا لە دوو سەرچاوی جیاوازەوە هاتوون بە شێوەی ڕاندۆم بگۆڕێ هەر خۆی بگۆڕێ لە ئەلکترۆن بۆ ڕووترن ئەو کاتە تۆ پاتێرنە نابینی یعنی پاتێرنێکی بە یەکداچوون لە هینەکان نابینی لەسەر پەردەکە کە ئینتەرفەرەنس دروستە ئێستا با بین بۆ چونکە ئەکاتە سەفەر یعنی ئەوە ژمارەکان پێکەوە کۆ بنەوە ینی بڵێن فایەکە گۆڕێتەوە بە شێوەی هەڕەمەکیە گۆڕێ لەم لە ناقز یەکەوە بۆ یەک ئەوش لە ناقز یەکەوە بۆ یەک کۆی ئەمانە کاتە سەفەریتە متەوەستیەمان کاتە سەفەر شێوەی هەڕەمەکیە گۆڕێتەوە هەڕەمەکیە دەستوایە نییە بە شێوەی هەڕەمەکی بێنی هەموو ژمارەکانی تیاگەی کۆی هەردووجانە کاتە سەفەرە متەوەستی ئەمە متەوەستیەمان کاتە سەفر ئەڤەرێجی ساینی کو ساینی فی کاتە سەفر یعنی ئەم تێرمە هیچکام لەم تێرمانە نامێنێت ینی بڵێن ئەم تێرمی ئینتەرفرانسە نامێنێت بەسم دوو تێرمە ئامێنێت و دووگایدا چون نبینی خاڵێکی ڕوونی ڕوو نەبینی یا خاڵکی تاریکی تاریکە بینی خاڵێکی ڕوونی ڕوو نەبینی ئێستا بچینە شوێنێکی زۆر زۆر گرنگ ئەویستی شرۆدینگەر ئەکوێشن ساتوە ئەمانەوە شرۆدینگەر ئەکوێشن بدۆزینەوە لە محاضەرە پێشوە یعنی لە پەڕەکانی پێشووی کتێبی گەسێریویچ ئەمە هەیە پسای ئەکسوتی یەکسانە بە دیکەی ئەیکەی ئی ئای کەی ئێکس ماینەس ئۆمێگاتی منەوە وەیف پەکەت هەنیە بخچە شەپۆر وەیف پەکەیت باشە کە کەی یەکسانە بەچی پی لەسەر ئێچ ئۆمێگاش یەکسانە بە ئی لەسەر ئێچ ئەمانە هینی وەیف ئەیسانن دین گۆران کاریەکەتی دیکەی ئەیکەی ئەمە ئەگۆڕین بەمە فی فای پی دوو پای ئێچ هە ئەم گۆڕانکاریان هاتین دوو پای ئێچ دی پای ئەو وەختە لە جاتی کەی پای لەسەر ئێچ دانین لە جاتی ئۆمێگا ئەمە دانین ئەو کاتە پسای ئەکسوتیە کاتە ئەمە فای پای دی پای لەسەر دوو پای ئێچ دی پای ئی ئای پی ئێچ x minus EHT ئەوە بۆچی ئەماکەین بەمەوە جوابێکی تەکنیکی هەیە بەس وە لێرا قبوڵیکەن ئەماکەین بەم
ئەو کات پسایەک سوچی ئەکاتە ئەمە یەک لەسەرەوە بێرە دەرەوە ئاسانە دی پێکرم لەدا ڕێک و پێکمان کردو ئەکاتە ئەمە کەوە بوو ئاها پسایەک سوچی کە پێشتر بەپێی کەی نووسیم بەپێی وەیفنامبەر نووسی بوومان ئەم جارە بەپێی چی نووسیراوە بەپێی مومانتەم و ئینەرجی باشە ئی چییە؟ ئی طبعا ئەوەی کە لە کلاسیکال میکانیکە لە ئەناتیکال میکانیکە بینیتانیا لە هەر میکانیکە کە بینیتانێکسانە بەچی کۆی کینێتیک ئەنەرجی و پۆتەنشیۆل ئەنەرجی بۆ فری پارتیکڵ پۆتەنشیۆل ئەنەرجی سفرە فری پارتیکڵ پۆتەنشیۆل ئەنەرجی سفرە کاتە پی 2 لەسەر 2m فری پارتیکڵ یعنی ئەوە ئەو کات یعنی چیەکەین بۆ فری پارتیکڵ یعنی بۆ ئی یەکسانە بە پی 2 لەسەر 2m کاکرە گشتاندنیشی بە ئاسانی بۆ بکەین بۆ ئەمە هیچ بەس بۆمە بۆ ئەم هینە دەرکەوێت دین بە پێی دایەتاشین ئەمە دائەتاشین بۆ هینەوە کە ئی پی یەکسانە ئی فانوشێنێکە لە پی و یەکسانە بە پی 2 لەسەر 2m پیشتی بوو مومنتەم بوو تەوژمە ئێستا ئەمە دائەتاشین دین ئەمە کەڕەتی ئای ئچێکەکەین و بەپێی تایم دایەتاشین کە بەپێی تایم دای بتاشین سیرکەن بەپی تایم دایەتاشین نەکاتە دی پی فی پی بەپی تایم دای بتاشی یەکە دێتە دواوە نییە یەکە دێتە دواوە لەگەڵ ئەم ئای لەسەر ئچەش ئەو ماینەسەکە دێتە دواوە ئای لەسەر ئچەکەش دێتە دواوە یەکەی دێتە دواوە ئەوەی خۆی نووسیتەوە وانە دەسا وانەوەکو یەکە ها لەگەڵەکە ئای لەگەڵ ئای ئەو ئچە لەگەڵ ئچ ئاڕوە ئای ماینەس ئایشە کاتی یەک ئەوە کردی ینی ئای ئچ ڕۆندی پسای ئێکس چونکە کاتی ئای ئچمان کردو هەردوو لاکە یەک لەسەر 2 پای ئچ ئەکاتە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی دی پی فی پای ئی پای ئەکاتە ئەمە باشە یەک تۆ سادەکردنەوە لە جاتی ئی پای پی 2 لەسەر 2m دابنین ئەمە هیچ کارێکی سێرمان نەکردەوە لە جاتی ئی پی 2 لەسەر 2m داناوە بەسەوە ئاگادار لێرە چۆمان داتاشی سەرەتا کەرەتی هەردوو لامان کەرەتی ئای ئچ کرد ئەمجار بەپێی تی دامانتاشی ئەم سەری کردی ڕۆندی پسای بە ڕۆندی تی ئەم سەریشی کە ئەوە بوو کە تۆپی تی دایەتاشی تی ئی لە پشتای یەکە دێتە پشتەوە و باقی شتەکانی لەو بەپێی تی دایەتاشی عقبەتە پیەکەوە نییە ئەو کردیەوە ئێستا دێن چیەکەین لە لایەکی ترەوە دێن بەپێی ئێکس ئەمجار دایەتاشی بەپێی ئێکس دای بتاشی بەس چی لەکەین ئچ لەسەر ئای کەرەتی ئچ لەسەر ئایەکەکەین ئچ بار لەسەر ئایەکەکەین هەردوولا ئەمدا دایەتاشی بەپێی ئێکس پیەکە دێتە دواوە وانە پیەکە دێتە دواوە پیەکە دێتە دواوە ئەمەیان یەکی پیە ئەمەیان یەک پیە بەس جارێکیکەش دایەتاشینەوە هەر بۆ شێوازە جارێکیکەی دایەتاشینەوە چکە تۆ ها بەس لێرە ئای پی دێتە دواوە ئەمە ئای ئچەکە دێتە دواوە پیەکەش دێتە دواوە ئەمە فیپیە لێرە هەیە من دەبیرم چوە بینوسمە فیپایە لێرە هەیە ئەو فیپایە لەبیرم چوە بینوسم چونکە تۆ بەس پێیکی دایەتاشی بەپێی ئێکس دایەتاشی دوجار دێتە پشتەوە ماکاتە پی 2 ئۆکەی پی 2 ئێستا ئەم هەردووچان ئەمە فیپایەکی تایە وەکو ئێرە وەکو ئێرە چۆنەمەش فیپای تایە بەس فیپایەکان پێکەوەڕۆن بۆ زۆر کێشە نییە ئەم دوانە بەرامبەر یەک دارنی ئەمە چونکە ئەمانوێ یەکسانی کەین ینی بڵێن بە هەم نێهین ینی بڵێن کۆنسان لەم لەبێنە لەو لە بێنە لەگەڵەکە یەکسانیکە لەگەڵەکە یەکسانە بن چونکە تۆ لێرە ئەم تێرمەی کە هەتا
بەپی تی داوتاشیەوە کردێتە ئەمەش کە بەپی هیندابتاشی ئەمە فیپایەکمان بتمانە بیر چووە بەپی ئێکس کە دایبتاشی فیپایەکان لە ئەمانە تێرمەکانیان وەکو یەکە چونکە ئەمە پیدوی تایە ئەمە پیدوو لەسەر دوو ئیمیتیایە ئەمەش کە ئێمە بەپی تایم داماتاشی پیدوویەکی تیا و بەس دوو ئێمەکەی تیان نییە کەەوە بۆ بێ بۆەوە یەکسانێکین لەگەڵەوە بێ هەردوو لە کارەتی دوو ئێمە بکەین باحاڵ لە کۆتاییەت و ئەمەتە بێ ئامەیە ئەم بەر ئەو بە لەگەڵەکە یەکسانکی ئەبێ بەمە ئەمە شرۆدینگەر ئیکویشنە بۆ فری پارتیکڵ لەم لە یەک و لە دووەوە خۆتان بیکەن زۆر بە ئاسانی دەکرێت لە یەک و لە دووەوە ئەبێ بەمەی کە لێرە ئەیبینن ئەمە شرۆدینگەر ئیکویشنە بۆ فری پارتیکڵ کاتێککە VX سفرە بەڵام کاتێککە VX سفر نەبێ بەم شێوازە بێ ئەم تێرمیشی لێ زیابێ هەر ئەمە یەک تێرمی لەم سەرەوە لێ زیابێ مەشاکەن IH ڕۆن بە ڕۆندی تی پسای X و T ڕۆندی T ماینس H2 2M ڕۆندی 2 پسای X و T ڕۆندی X2 باشە ئێستاکانی مەش کاتێکی IH ئەگەر ئەمە دابنین ئەم دوو تێرمە وەکو خۆی تەنها لەم سەر VX کەڕەتی پسای X و T-یەک ئەمێنێتەوە ئێستا ئێکوێشنی ئەو ئەم ئێکوێشنەمان ناوناوە سفر ئەم ئێکوێشنی سفر لەم ئێکوێشنە سیرکەم ئەگەر تۆ تیدا بنی سفر ئەکاتە ئەمە وانە ئەمە حەلی ئەمەیە حەلی ئەم ئامی سەرەوەیانە لە حەقیقەتە بەڵێ حەلی ئەمەی ئەمەی سەرەوەیە بەڵێ حەلی ئەمە حەلی شرۆدینگەر ئێکوێشنە ئەمە ئەسکانی ئەمە لێرە دایبنەی سۆلوشنێکی ئێستا بزانێکی پەیوەندی نێوانی فیپای و پسای X و پسای X چییە ئەمە ئەم فیپایە فانکشنێکە لە مومنتەم ئەم پسایە فانکشنێکە لە پۆزیشن پەیوەندی نێوانی دوانای سەکانی پسای ئەگەر فیپایم هەبێ پسایە دۆزمەوە ئەی ئەگەر پسایم هەبێ فایچۆن بدۆزمەوە ئەمە لە ڕاستی ئەمە وی فانکشنە لە سپیسی مومنتەمە ئەمە وی فانکشنە لە سپیسی پۆزیشنە ئەمە وی فانکشنە لە سپیسی مومنتەمە ئەی ئەگەر فیپایم هەبێ پسایم هەبێ چۆن فیپای بدۆزمەوە ئەوە دوای ئیسە باسیەکەین بەڵام لێرە تۆ ئەمە بێنە لەگەڵ ئاما بەراوردیکە ئەمە معادلەی کلاسیکال ویف ئێکوێشنە ویف ئێکوێشنێک بەڵام لەگەڵ شرۆدینگەر ئێکوێشنە فەرقێکی زۆر گرنگی هەیە لێرە بەپێی تایم یەک جار داهاتاشرێ بەس لێرە بەپێی تایم دوو جار داهاتاشرێ باشە فەرقەکە چییە؟ فەرقەکە لێرە ئەمە جوابی شرۆدینگەر ئێکوێشنە پسای X و سفر بەم شێوازەکە کاتێککە تی سفرە بەڵام کە تۆ بتەوێ ئەوە حەل بکەی ئەبێ دوو شتت هەبێ لەوێ یەکێ ئەمە حەلکردنی ئەبێ F X و سفرت هەبێ و داتاشراوەکەیشی بەپێی تایم لە کاتی سفرا هەبێ ینی هەم خۆیان داتاشراوەکەی هەبێ ئەو تا دیاریەکرێ بەزار لێرەوە تۆ توانین لە ئینا هەبێنی جوابی ئەمەت هەبێ بەم شێوازیە جوابی تو جوابی شرۆدینگەر ئێکوێشنە هەیە ئەمەیە با دەبێت فیپایەکە دیاری بکەیت ئەمە بە شێوازە حەلی ناکەین بەسەر وەکو معلومات ئێستا با بین بزانێکین پەیوەندی فیپای و پسای X و سفر چییە سیکەم ئەم پسای X و سفرە ئەمە نەبوو ئەمە باشە هەردوو گلایەنم کەڕەتی ئەم تێرمە یەکەم ئەکسپۆنشیالی I P پرایم X H باشە ئەمە H بارە H بار P پرایم X H بار کەڕەتی ئەوە یەکەم هەردوو لە لەم سەر ئەم تێرمە دێ لەگەڵ ئەم تێرمەترا کۆ بێتەوە وانیەورە ئەم تێرمەترە کۆ بێتەوە طبعا ئەمە ناقسە ئافۆ ئەمە ناقسێکم لێرا لە بیر چوو ئەمە ناقسێکم لێرا لە بیر چوو کەڕەتی ئەمەیەک یارە یەم تێرمە ئەمە ئام ناقسەیەکیە ناقص I P پرایم X لەسەر H
كرتي أويا كيتي لبسر ولا قالوا تيرما كو بيتوا برام وناقصي شي لقلايا لقال أم تيرما أم تيرما ما شاكن أم exponentially I pi minus pi prime لسر h بارا أما بي ألين انتجرالكي انتجرالكي minus infinity و infinity dx exponentially I pi minus pi prime كراتي x تابشي h بار أما كانت دو pi h دلتاي pi minus pi prime يعني تو أساس تكلفة من انتجرالهم معلوم كرت أم تيرمي هذا قد x 2 انتجرالتي دي x و دي بي مانيا تو تكلفة من انتجرالهم معلوم كاتا أما تشيا أما بيران دلتا ديراك دلتا فانكشن اوكي اسا ام دلتا ديراك فانكشن بينهم لشوي ام انتجرالية كما بم ترمو داي بنيم نتيجة كي من كاتا أما دو باي اتش كي كونستانتا كديتا بشتوا في باي كده جي خويتي بلام انتجرالي ام ترما كاتا يك اسا توزتر باسيكم ديراك دلتا فانكشن شيا واسا ام ترما نغلام ترما سادا بتوا والنتيجة كيتو أما يا في باي لم سرو في باي تيا لقى رجي دو باي إيش كو لقى رجي دو باي إيش هاي اللي تام سرقات أما في باي كاتا يك لسر دو باي إيش ماينس إنفينيتي بو إنفينيتي دي إكس بسا إكس صفر إكسبوننشيالي ماينس بي إكس لسر إيش أي بسا إكس صفر كاتا تيو باس مانكر لسر أوا كاتا يك لسر أوا بلام دي باي لن ماينس إنفينيتي بو إنفينيتي أي مش دي باي في باي بس جاوز يكل يلا ناقص يكيا أما ناقصة أما زائدة أميان إكسا أميان بيا يعني في باي لفظي بوزيشنا بس تير مقدار هاي هردو كان تيا هم بيا كيتيا مكسا كيتيا يوجد اكسبوننشيال هردو كان يبل يرابا ناقصي يرابا زائدي في باي بريتي بولتشي عرضم كردن بريتي لوي فانكشن لا سبيسي مومنتما بساي بريتي لوي فانكشن لا سبيسي بوزيشنا سبزان في ديراك دلتا فانكشن شيء برادنا ديراك دلتا فانكشن تعريفك يا ميا دلتا اكس يكسان بانفينيتي كاتك اكس صفر يكسان بصفر لها مش وين جيجا صفر جيجا خالص صفر بمشي وازش معناه دلتا اكس ماينس اكس زيرو اكات انفينيتي كاتك اكس لقال اكس زيرو يكسان بالصفر لها مش وين جيجا اكس زيرو اما تعريفك ياتي دلتا دلتا كرونيكر اللي كانت يجنتشي كاتيك دلتا اي جي كاتيك اي اكسان بجي كذي كاتيك اي اكسان بجي كاتس نعم اما جوازه اگر رسم شي بكين دلتا اكس ماينس صفر يعني تولا اكس صفر لها مش وين الصفر كاكات اكس صفر قيت بتوار وابو انفينيتي اما دلتا اكس دلتا اكس كرسم كي اوي هذا صفاتي يقول صفات كام يا مايا انتجرال اف اكس دلتا اكس ماينس اكس زيرو دي اكس كات اف اكس زيرو اكس زيرو كادي با فكرت تدلو بلام اف اكس دلتا اكس وغير اكس زيرو كاتو شنك الصفر كات اف صفر اما انتجرالش معناه دلتا اكس دي اكس كات يك لما ينس انفينيتي وانفينيتي طبعا لما ينس انفينيتي وانفينيتي تمام بس لما ينزك بيك شرا ماشتا بمرجع امسر او سريتي ذابي يعني او خالي اعمل رخ او خالك الصفرة ليرا شنكا ليرا اكس زيرو يا مثلا بمرجع خالي تيابي كو خالا ليرا الصفرة اكس زيرو كس ليرا الصفرة او ليرا اكس زيرو بمرجع خالا لو بينا بين هذا هي ام صفتان شيء دلتا اكس ماينس اي اكس انا بدلتا اي ماينس اكس يعني فانكشن كتو افنا ولا همان كانت الشد دلتا اي اكس يكسان بيك لسر ابسولوت فاليو اي دلتا اكس ام تعرف شيء انا من كالجاري دلتا اكس بشوي عملي تقولوا انفينيتي تي كيو زور جار امشت ام فانكشن انا بكار دينا كهمي ليميتو ام جورشتاني تيا طبعا ولا فيزياء ابليكيشن يجار زورا يعني بو شتو كوتمان بو تعريفاتو كلمه ام انتجرال بو شوازه حسبوك بيموتي تو اما طبعا اما تعريفي كي لما ينزل انفينيتي بو انفينيتي دي اكس او تيرميشي لغلابي كانت دلتاي اي باي ماينس اكس بس ديك جوازي زور جرينجي هيا اوش او هنا او اتش اللي هيا كانت دو باي اتش او يعني
جوازي كما إنجليزي ما هنا با دو باي اتش أو دو باي اتش إيش لقلايا يساوي بين ليرة داي بني ليرة داي بني تكابو دو باي وا إكسانا با دلتا دي لك هون دو باي لوحده طبعا أكسبته أشديت السر ولا تونك أو هنا أكاتد أو إتش ليرة دابني دو باي إتش أكاتوك أم ليرة إتش تيانية كوابو إتش أكاد كرتي إتش كيبكي أو إتش كمان لو هاتو دو باي كيش لو هاتو كخدي فورمولا كتيارك كوابو نتيجة أما انتجرال كاليسان دو باي إت دلتا باي ماينس باي برايم ولا دايني وفي باي أكاد لا انتجرال يتدرى نتيجة كاكات تشوف في باي هم يبي بكونستانت ومانا لا انتجرال يتدرى هم يبي بكونستانت ومانا لا انتجرال يتدرى يعني بي إكس يبي بكونستانت يتدرى أو نتيجة كي تكلل عيبيني اشتكى واضح بو يعني تو هالكاتب وستت في باي بدوزي توا أما يا بساي إكس هابو في باي دوزي توا في باي تبو بساي إكس أدوزي توا أما جولة الدربرين الدواليتية لا حقيقتها لا حقيقتها ما جولة الدواليتية بساي إكس بيشانيلش صفتي ويفيا برام بوزيشن بلين مومنتم بيشانيلش صفتي بلين بارتيكلية في بايو بسايس يعني بس يوازي كان بيكو بسيتو الدواليتي بيكو بسيتو ولا رجالك دواخلي دينا سر شغل دينا ريكويشن وحلي بين بكاري يعني والله مساوي كجرينجوليري وتيجيش تنشتيك بانينا يشرو دينا ريكويشنا كما فورمولا كيتي ولهمان كاتيشا وی فانکشنی شکلی با چه شوازی بنویسه بم شوازانه بنویسه وی فانکشنی که تو بم شوازه و که بم فی پای که شکلی بم شوازه بدوزه تو یعنی فی پای و پسای اکس و صفر بم شوازه پیونیا نگلا که ویشر بو معلوماتی زیاده خودتان بو که بزنین دیره دلتا فانکشن چیه که بکایران یک جا زوره لکوانتم و لهم وارگان دلی فیزیک ایسا باسی شتی زور گرینگی ترکیم زی هایزنبرگ انسرتاینت ریلیشن إما من هبو بمحاضراتي بيشوا من باسكت دلتا كي كانت دلتا إيز قولتنا اللي يك لسر دولة چند النمونا بيني من يسار جاتي باي اتش كي دابني اتش بار كي عفوا اتش بار كي أو كاتا دلتا بي كاتا اتش دلتا كي أو كاتا دلتا كي كاتا دلتا باي لسر اتش دلتا باي لسر اتش دابني كانت دلتا اكسيكا كاتا يك لسر دو أو كاتا دلتا باي كانت دلتا بي عفوا دلتا بي كانت دلتا اكس قولتنا بلا اتش لسردو اكسايش ما مداناوا ماشا اما بيالان هايزنبرغ uncertainty relation ما بس يسيا يعني كاتك توبتو بيوان جنبي مثلا بي 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 اكس بيكو بو نابيوري بي اكس بيكو بو نابيوري چونك دلتا لنا ايرورا چونك اقبتو مثلا بلين شويني بارتيكل دياري بكي اقبتو لهمان كاتا شويني بوزيشنك هني مومنتمكش دياري بكي ايرورك لا مومنتمكا هتا هنده غوريا كيتر لا مستقيت يخا اني در معنى نيه يعني مثلا تو برو بالاي فلان بيا بكي وتو بلاي 2 متر بلام ايروركم 3 متر ايروركم بلاي مترونيه كبالاكي بلام ايروركش مترونيه يعني نازانم يعني بلاي او تكاني كيتو كذا كان كذا مترونيه بو يعني من كيتو بالاكتو لبين الصفر بو سي يعني يجي دياري نكرت اماش اوا يعني ايروركي يعني كاتك مومن شويني بارتيكل كبيري ناتواني لهمان كاتا مومنتم كش بيو ناتواني خيرايك دياري بكي وكاتك خيرايكش دياري كت انت ناتواني شويني كدياري نازل لكشويه اما يا من قيام نمونا كي امانا ابليكيشن يكجار زورا مثلا بنونا استبل diffraction of photon فوتونا بالحال ديك ولا كوني يبخش بتو دو كوني ما يكون ماشي وازا فوتون دي تدروا
لێرە شتێکی ئەڵێن ئەم گۆشەیە یەکسانە بە لاندا لەسەر ئەی ئەی درێزی ئینەکەیە کە لەبەرەکەیە کونەکەیە لاندا درێژە شەپۆلی شەپۆلەکەیە کەتی ئێستا بزانین چی وایە بزانین چی وایە واز لە ئێچبارێنین هەر ئێستاڵین ئەنی واز لە دوو پایەکانێنین واز لە دوو پایەکان چونکە ئێچبارێکسان بەچی بە ئێچ لەسەر دوو پای وانە واز لە ئێچبارەکانێنین بەس پی ئەکس یعنی لە ئاڕاستی ئێکسشی حاسیب بکەین ئەکاتە ئێچ لەسەر لاندا باشە پی ئەکسانە بە ئێچ لەسەر لاندا دێڵتاوە یعنی ئێرۆرەکەی من بچووکتر یەکسانە لەگەڵ ئەی یعنی ئێرۆرەکە من کاتێکە شوێنەکەی پێوەم ئەمە تەوەری ئێکس تەوەری وای بێ ئەو شوێنی ئەم شوێنی من پێوەم بەهەرحاڵ ئێرۆرەکە هەمە حتمما یا بەڕادی ئەیە یا بچووکترە لە ئەی گەورەتر لە ئەی نابێت ئەو کاتە دێلتا پی وای کاتە چی دێلتا پی وای ئەمە ها پی یەکسانە بێت لەسەر لاندا ئەو وەختەکانە دێلتا پی وای گەورەتر و یەکسانە لە ئێچ لەسەر دێلتا وای و ئەمەش گەورەترە لە چی ئێچ لەسەر ئا یعنی تماشا کردوکە دێلتای بچووکترە لە ئەی گەورەتر لە ئێچ لەسەر ئەی ئەو کات شتێکی کاکەم لێرە لێرە وازمانە دووپایەکە هێناوە بۆ سادی مهمیش نییە لێرە بۆ نەمەوێت ئێتگانە دێنم تێتا بە تەقریبی یەکسانە بە دێلتا پی ئەکس لەسەر پی ئەمە کرێ پیشانی بەم یعنی کرێ پیشانی بدرێ ئەمە من لە ئۆپتیکا حتمما کرێ پیشان بدرێت کە ئەمەش دێلتا پی یەکسانە بەچی بە ئێچ لەسەر ئەی پێکس خۆ یەکسانە بەچان بە ئێچ لەسەر لاندا دەلتا پی وای یەکسان و بە ئێچ لەسەر ئەی دەلتای پێش یەکسانە بەوە کەەوە بۆمان کاتە لاندا لەسەر ئەی پیشانمان دەکە ئەو تێتایە حازەمەکان سەرتانتیمان بەکارهێنا ئەمە گەورەترە لەوە ئەوە بچووترە لەوە داخلی ئەمە باشتر شێکەینەوە بە زۆر فێرم وێرە بەسە شتێکی زۆر گرنگە نەمەوێت لێرە باسکەم inability to localize Bohr orbit هەنی نەتوانی لە دیاریکردنی ئۆربیتەکان یان سوورگەکانی بۆهر من لە ئاتۆمی هیدروجنێت و کۆمەڵێ سوورگە هەیە کە ئەلکترۆنەکان لەو شوێنانە ئەسوورنەوە بەپێی هێنی بۆهر بەپێی تێگەیشتنی بۆهر ئەلکترۆنەکان لەو شوێنانە ئەسوورنەوە بەس بەمازانینەوە هەڵەیە سۆرانەوەی لە ئارەدا نییە چوتوە دوای شوێنەکە دیاری بکەی یعنی سەکانی بینی لاندا ئەمە بڵێن ئەمە هینەکە ئەمە ڕەدیوسی ئۆربیتێکە ئەمەش ڕەدیوسی ئۆربیتێکی تێ ئەمە ناوێنی RN ئەوە ناوێنین RN پلاسیک یعنی بڵێن سۆرگەی N و سۆرگەی RN ینی لاندا زۆر بچووکترە لە RN زائد یەک ماینەس RN ئەمە قەت ڕاستیە ئێزەکانە لە دیاتی RN چی دانین فۆرمولەکەی دانین کە پێشتر لە چاپتەری یەکا بینی بوومان RN زائد یەک و RN فۆرمولەکانیان دانینەوە ئەمە هاوبەش وەرەگری نەکاتە ئەمە دوبارەی لێرە چاوپۆشی لە دوو پای و لە دوو شتە ناکرێت کە ئەمە ئەگە بیکەیتەوە کاتە N2 زائد 2N پلاس زائد 2N پلاس یەک وایە مەشی دوو ئین دوو لەگەڵ ئین دووە ڕۆ بەس واز لە دووەیەنین نەتیجەکە کاتە H هەمواز لە دوئینەکە هێنین هەمواز لە دووپایەکە هێنین ئەکاتە H لەسەر MEC ئالفا N باشە ئەمە لانداکەمانە لانداکەمان زۆر بچووکترە لەم حدودایەتە زۆر بچووکترە لەمە زۆر بچووکترە لەم شتێکە لێرای بێت پێکسەکەمان هە لەرە باسمان کاتە چی H لەسەر لاندا باشە ئەگەر لاندا زۆر بچووکتر بێ لەمە پێکسەکەمان زۆر پی ئەو گاما ینی بڵێن پی گاماکە ئەوە بناوەناو پی گامە چونکە پی گامە مەس لەرە چیە پی ئەو فۆتۆنەیە فۆتۆنێکە لەم سوورگایە پی گاما لەو حدودی H لەسەر لاندایە باشە H لەسەر لاندایە
ئەگەر لاندا زۆر بچووکتر بێت لەمە عکسەکەی زۆر گەورەترە بێ وانە عکسەکەی نەوەدای باشە ئێچەکەی لەگەڵ ئێچەکە ڕوا ئەوان بێنێتەوەی تر ئەم ئێچێکی لێرە هەیە لەگەڵ ئێچە ڕوا ئەمان بێنێتەوە ئێستا بابین یەک قۆناغ بچینە پێشتر لەلایەکێکەوە دێلتا ئی چ پەیوەندیی لەگەڵ دڵتا پی هەیە دێلتا یە کاتە ڕۆندی ئی بە ڕۆندی پی بە پێی هینی بیرکاری کەرەتی دڵتا پی تقریبا ئەماکە یەکەمان چەندێکە پی دوو لەسەر دوو ئێمە کەوا بوو دێلتا ئی ئەکاتە تقریبا ئەمە داتاشاوی ئەمە کاتە چی پی لەسەر ئێم ئی گودای پتاشا و دووەکەڵکە دووەکارەوە کاتە پی لەسەر ئێم ئی دێلتا پی تقریبا مش تقریبی ئێستا ئەم پیەمان پیەکە دانینەوە دێلتا پیەکەمان بوو بە چی بەرەیێرە دێلتا پیەکەمان پی گامەکەیە پی گامەکەی دێلتا پیەکەمان یعنی چییە ئەم پیە پی ئەلکترۆنەکەیە ئەم پیە پی ئەلکترۆنەکە ئەلکترۆنێک کەرەوە سوورگا سوورەتەوە پی گامەکە چییە جیاوازی نێوان ئەو دوو ئاستە لە وزەیە باشە ئەکاتە پی ئێم ئی دێلتا پی ئەمە لە حدودی پی لەسەر پی گامە تا بەشی ئێم ئی ئێستا بۆ حیسابە بێ پڕەکان لێدانی پیەکەمان ویە کاتە چی زد ئالفا لە چاپتری یەکەمان سەیەکەکە زد ئالفا سی لەسەر ئێن پیە کاتە چی کاتە ئێم ئی کەرەتی ئەوە ینی مۆمەنتەمە کاتە بارستای کەرەتی خێرایەکە ئەوەیە کەرەتی ئیم ئایکە کاتە ئەوە باشە ئیم ئای لەگەڵ ئێمە هەروە پیە کاتە سی ئالفا لەسەر ئێن ئەمیشە کاتە چی سادەی کەرەوە زەدەکەمان چەندێکە زەدەکەمان یەکە کاتە زد بۆ هایدروجن ئەتۆم یەکە ئیم ئای زد ئالفا سی توانی دوو لەسەر ئێن دوو کردی ئەمە خودی وزەکە چەندەکەت باشەکە ئێرۆر لە وزەکە کردوێتە ئەمە خودی وزەکە چەندەکە ماینێزێک لەسەر دوو ئێم ئی زد ئالفا لەسەر ئین دوو تۆ باسی ئێلکترۆنەکە لە سورگەیەکە ئاسوورەتەوە ئەڵێ سورگەکە ئاسوورەتەوە ئۆکەی سورگە سوورایەوە وزەکە کامەیە ئەوەیە بە پێیەوەی کە بۆ هەردۆزیوێتەوە ئێرۆرەکەی چەندێکە ئەوەیە باسی شوێنەکەت کردا ئێرۆرەکەی ئەوەیە نابێ ئێرۆرەکەی چەند بەرامبەر لەمە گەورەترە کەوە تۆ ناتوانێت شوێنەکە لۆکەڵایز نییە شوێنەکەی ناتوانێت دیاری بکەی ئەو مۆزوع ئەوەیە چونکە هێندە گەورە هەیە ئەو وزەیە هێندە گەورە هەیە کە ئەلکترۆنەکە لە ئۆربیتەکەی فڕەباتە دەرەوە ئەو وزەیە هێندە گەورە هەیە کە ئەلکترۆنەکە لە ئۆربیتەکەی فڕەباتە دەرەوە یعنی لۆکەڵایز نابێت لە شوێنەکە چێگیر نابێت ئەم سەرتایەنترە لە چونێکی تریشمان هەیە ئەوش معمولاً بۆ مینە بەکارهێنین بۆ وەیڤێ بەکارهێنین کە لە ماوەیەکایە یعنی ماوەیەکی دێلتاتیایە ئەگەر تۆ بتەوێت لە ماوەیەکی دێلتاتیە بڵێن پەخش بوونەوە یا بڵێن پان بوونەوە یا ئێرۆر لە دڵتانەوەکە زۆر زۆر گەورەترە بێت لە یەک لەسەر دڵتاتیەکەت کە ئێرۆری ئەو ماوەیەیە کە تۆ بینەکەت هەیە بڵێن شەپۆلەکەت هەیە ئەمە کرێ بەم شێوە ئەمە دواخی باسیەکەین بەسەر لێرە بۆ هەر بۆ ئەروە بۆ سەرەتاییەکی باسیەکەین بەڵحاڵ لێرەوەکەین لە جیاتی دێلتا نو تۆ توانی ئەمە دابنی ئی یەکسانە بە ئێچ نو باشە دێلتا یەکسانە بە ئێچ دێلتا نو دێلتانۆکە دێلتا ئی لەسەر ئێچ ئەمە بێرە لێرە دای بنێ ئەمڕۆ لە شنان وەستەوە کە دێلتا ئی کەرەتی دێلتا تی گەورەترە بێت لە ئێچ یعنی چی یعنی تۆ کاتێکە دێنی وزەی ئێلکترۆنە پێوی ناتوانانی کاتێکی دیاری بکەی وە کاتێکیش کاتەکە دیاری کرد نازانی وزەکەی چەنە ئەمە ئانسەر ریلیشنە بۆ